کە لەدایک دەبین خوای گەورە هەندێک شتمان دەداتێ کە پێی دەژین کو خوای گەورە کە ئادەمی هینا سەر زەوی هەندێک شتی پێ گوت ئەمەش کاتینە سەر زەوی خوای گەورە هەندێک شتمان دەداتێ و تەسەوورکردنی ئەو ژیانی ئێرکوانە هەتا نێ دەرێ نازانێ یعنی ئەگەر دوو مندار جمک بن لە جیداچە قسەی بکەن گفتوگۆی بکەن برێ دەچینە دنیایە چی باران دەباری لە عاسمانێ سارە هەیە هۆڕینی هەیە کورە جنسی بەرامبەر هەیە یعنی هەموو عەجیبە دەکرێت کورە دێت شێر بووی کوی دەبی ئەوە وا دەزانی دنیاە ئەوەندە نێکە ناو ڕەحمیدا چیت بەڵام کاتێک کە دێتە ئەو دنیایەی ئێستا کە پێی برێن کاکە تو دەچێت ناو قەبرەچی ئەو جارە دەچێت ناو قەبرەچی ئەو جەستێت لەو جسمە جیا دەبیتەوە طبعی لە هەموو تۆپ ئەما چ دەخینین ئەمە بەس بەشە مادیەکەی دەخینین جەستەیی و دەرونی لە تۆپ بەس جەستەیی و دەرونی دەخینین بەس جسممان لە شتچکەش پێکاتێ بەس جەستەیی و دەرونی نییە ئەمە هەندێک شت هەیە لە هەموو تۆپ نایخینین ئەوانەی کە نایخینین چییە چێ دەتانی لۆم بژمێریتن ئەوانەی کە تۆپ هیچی لێ نازانیتن هیچی لێ ناخینین هەمووش جوزئەکە لەمە بزانام چێ دەزانیتن یەک ڕۆح چیت کە يلا وجدان نفس نايخين لكل يطب هيت لهيت زيجي لألف يتاي هيز دكتور كتير نازاني تلا وجدان زان كاجي وجدان تاخين ديا هيز وجدان ما ناخين ديا نفس كده جاي أوانا ندرونية نجستية درونية كان طبيب نفسي يجي لقرت دكا لقر مادة دكا شو كتير داتن دوباميني داتن باشا أو أستايل كولين برز بويتو دوبامين نزم بو وأنا كل علم النفس داخلين مادة داخلين وكذا تيجي طبيب نفسي تدداتي مادة دداتي حب دداتي باشا كاتك يقدر طبيب نفسي خو بس قصير هناك تيجي مادة دداتي شو كلو يجي لسر مادة دكا لسر درونيش مادة ميشش مادة باشا دماغ ميشك مادة لسر مادة يجي دكا همو أماني صدري سبيلة بردكن لسر تيجي دكان لسر مادة ئەدی چێ لەسەر شتەکانت کە باس شتەکانت کە دەکا مەندیل سپیەکان تەواوکەر یەکترینە ئەو علم الأبدانە ئەو علم الأدیانە مەندیل سپیەکان ئەوان باسی ویژدانی دەکەن باسی ئەوەندەی کە لێی دەزانن لەسەر مەسائلی ڕۆحی کەس نازانێ ڕۆح خوای گەورە هەندێک شتی پێی گوتینە هەندێک شتی پێ نەگوتینە حکمت چییە ئەمەش نازانین کە پێغەمبەری صلی الله عليه وسلم سبب نزول سورة كهف بڕۆن بخینە سبب نزولەکەی كاتك مجموعة لأهل قريش تونا كن أهل مدينة قوتيان أو برسالة لبيغمبري بك إحراز بك يقلوا أنا بقوتيان سؤالي اللي يبكى لسر روحي سؤالي اللي يبكى لسر أصحاب الكهف يعني تاوكو بزان بيغمبري يعني خواي قورا لا سورة كهف تقولون سبب نزول كي بخنو زور خوش كمون إنسان مسلمان بيبستا شعر زي باشا يبي لسر سورة كهف آيات هي من هم جار زور لذتي لي ذاكم آخر آيات خوای گەورە یەک پەیمانی زۆر عەجیب دەدات دەبێت چێ دەوێت من ببینیتن دەبێت دوو شتی بکاتن چێ پێم دەرێت چییە یاڵا دوو شتی دوو مەرجی دانایە چێ پێم دەرێت چییە یەکەم عەمەلی صالح دووەم چییە هەرە توشتایکە هیچ شریکم لۆ دانەنێت ئیشی چاکە بکەن شریکم لۆ دامنێ ئیشی چاکە چییە مهرەبانیشی چاکەیە سەر تا پای هەموو ئیشەکانی چاکە ئێستا ئەنگۆ هاتینە ئێوکانە ئیش چاکەیە چونکە لۆ ئەمە دەمانەوێتن تەقوێ بکەین میهرەبانی دڵسۆزی و لێزانی